سڵاوتان لێبێت ماوەی مانگێک زیاترە 13 گوندی سەر بە ناحیەی شەمامک کێشەی کارەبایان هەیە تاوەکو ئێستا کێشەکەیان بۆ چارەسەر نەکراوە وەکو خۆیان باس لێوە دەکەن ئەو ئامەرەی پشتیبنەوە کە کەمکردنەوەی کارەبایە ڤۆڵتی تێک چووە بەهۆی ئەوە نەتواندراوە کاربا بۆ ئەم 13 گوندە دابین بکرێت من دەمەوێت گفتگۆ لەگەڵ یەکێک لە دانیشتوانی ئەم گوندە بکەم مام عوسمانی ناوە کە وەکو براگەورەیەکی ئەم گوندەشە مام عوسمان ماستاوی مام عوسمان سڵاوە لێبێت سپاس دەکەم سپاس کێشەی ئێوە لە کەیەکەوە و هۆکارەکەیشی چییە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سەر چاومان ئەمە سوپاسان دەکەن کە لێ ئێمەتان پێستایەوە دەتانەوێت پامی ئێمە بگەینن بەسەرەوە لۆ خاتەوەی چارەسەری کێشەکەمان بکەن کێشەی و کارەبایەمان ئەوە جێگای معاویلەکەیە ئەو کە لە سەریتی ئەو معاویلەیە 13 گوندی لەسەر بوو ئەوە مانگەک و یەک ڕۆژە یان دوو ڕۆژە ئەمە بێ ئاوین بێ کارەباین بێ ئاوین بێ کارەباین ئەمە ئەو کارەبامان نییە ینی هەمومان خەرچی گوندی پیاوە دیارەکان کەسایەتیەکان مختاری گوند دەرگان نمایە لێ نەدەین لە خوارێ هەتا دەستە سەرێ بۆ چارەسەری ئەو کێشەیە هەتا ئێستا کێشەکەمان چارەسەر نەکرایە هەتا ئەو ڕۆژە هەرچەندە لەو کامرێ باس نەکە تا ئەو ڕۆژە ئەو ڕۆی پیساوەکانەوە کە ساف دەکرێت کاک مەسرور بارزانی هاتەوێندەرێکە ئەمەش چوو بووین پێشوازیمان لێکردو دوای وتارەکان و قسەکردنەوەکانیان هەموو تەوا بوو ئەم بەخۆم پێشم لە کاک مەسرور بارزانی گرتەوە گوتم کاک مەسرور گوتی فەرموو گوتم ئەوە ماوەی ئەو کاتی 25 ڕۆژ بوو گوتم ماوەی 25 ڕۆژە ئەمە چەند گوندێکین سەر بە ناحیەی شەمامک نە ئاومان هەیە نە کارەبامان هەیە نە ئاومان هەیە نە کارەبایان دەرگە نمایە لێ نەدەین لە هەموو دەرگەکماندایە بەس جەنابەت ماموو ئەو بە جەناب پشتم ڕاگەیان ئەڵحەقیقەت کاک مەسرور یەکسەر گوتیەوە حایدی من یەکردێ پێکەنیەکیش بەیەکەچی گوت دەوجە نازانم چکە وەزیرەکان هەندێک لێ بوو نازانم وەزیری کارەبا بوو مدیری کارەبا بوو بەتایبەتی بە سکرتێرەکەش خۆشی گوتی بە زووترین کات چارەسەری ئەو کێشەی کارەبایان لۆ بکە ئەو 13 گوندە چەند ماڵی لەسرە وە زەرەر و زیانەکان لە ماوەی ئەو مانگە کە بەر ئەو جوتیارانەکە گەورەترین زەرەر و زیانمان بەبەرکەتیە بە تایبەتی ئەوانەی کە دەریان کردیا ئەوانەی توور و سرقیان کردیا ئەوانە دەیانەوێت تۆ بکەن عەردەکانیان تۆ بکەن چکە دەبێ باران نییە دەبێ و عەردانە ئاو بدرێتن نەرم بیتەوە ینی بیشێرن ئەو عەردەکە تۆ بکەن گەورەترین خەسارە بەو مەنتیقەیەکەتیە وەختە برێن بە ملیۆنەها دۆلار خەسارە بەو مەنتیقەیەکەتیە لە نەبوونی ئەو کارەبایە بەڵام ئێستا پێشەوەی کە مقابلە لەگەڵ جەنابیشتان بکەم سەنگەرکانەبی لێپسراوی لقی 23 قەرەسوخ تەلەفۆن دۆ کردم گوتی دووشەمە جیهازەکەیە دەینن دادنێن گوتی لە حاجی ئۆمەرانەوە دەهینەوە دەینن دادنێن ئیشاڵە بە یەک دوو ڕۆژان چارەسەری کێشەکەتان دەکەم بەخۆشم نازانم جێت لێ بیان گوتم کاک سەنگەر هەرچەند دەبەنسبەت نەگۆ سنوورم بەزاندیە بەڵام ئەنگۆ ئەو سعورمان زۆر بریندار بوو لەو بێکارەبایە لەو بێ ئاویە لەو بێ شتا هەتاو یعنی ئەتووەرە خواردنی ناو مزەمیدە دانایە لۆزستانێ سەلازدان لۆز هەموو مافردا بڕۆ سەر گوفەکانمان بڕە سەگەکان پێخەنی بن بە خواردنەکان وعدیان داوەکەی بۆتان چارەسەر وعدیدا ئێستا سەنگەرکانەوەی تەلەفۆنی کرد گوتی دووشەممە معاویلەکتان لۆ دێتن بەڵام پێم وابی گوتی لە حاجی ئۆمەرانەوە دێتن دێنین لۆتان دادەنێن بە یەک دوو ڕۆژان چارەسەری کێشەکەتان دەکرێت ئەگەر وەبی ئەگەر وەبی وەگەر کاک سەنگەریشان خراپ تێنەگەیان بیتن ئەمن ڕاستە من سنوورم بەزان دابەزیمە سەر ناحیەی شەمامچێ ژێلەیە لەبەر ئەوەی شعورمان زۆر بریندار بوو ئەم کابراایەکم لەو مەنتیقەی خەڵک دەمناسی پێشمەرگەی قەدیم خەڵک هاوار لۆ من دەینی بە من دەرێ وا دەزانین لە مستە منە ئەمن دابەزیم برێم ئیشان نەکردیە بڕێ وەڵای ئیشان کردیە هەر ئیشان نەکردیتیان ئێستا لەو مەنتیقەی مەچەند بیری ئیتوازی لێدرایە ئەوە ئەکسەریان بە بڕیاری ناحیەی شەمامک بووە بە بڕیاری دام و دەستگایەکانی حکوومەتی شەمامک بووە کە ئەو بیرانیان لێدایە برێم هەردیان کردیە کردیتیان بەڵام ئەوە لە هەر هەمیان گەورەتر بوو ئەو برینە لە هەمیان قۆڵتر بوو دەبی بەو زوانە لۆمان چارەسەری بکەنوتەوە یاخۆ بەخێر بێن سەرچاوم پێ خۆشحاڵم چارەسەرکردنی ئینشاءالله چاوەڕێی چارەسەرکردن داوای لە خەرکی ئەو سنوورەش دەکەم کاکە خەرچی ئەو سنوورە بابزانین لەبەرەوەی کاک سەنگەرکانەبی گوتی دووشەممە تازە تەلەفۆنی کرد گوت دووشەممە معاویلەکتان لۆ دێ لۆتان دادەنرێت چاوەڕێ بکەین دەستان خۆش بێت ئەم ڕێزمێ زۆر سپاس ئەوەی کە باز لێوە دەکرێت ئەم معاویلێ 132 کەیڤە ینی تاوەکو ئێستا چارەسەر نەبووە ینی نرخەکەشی ئەوەی کە باس لێوە دەکرێت زۆر گرانە بۆیە نەتوانراوە بە زوویی بە ئاسانی
چارەسەری لێ بکرێت بەڵام ئەوەی کە لایانی پەیوەندیدار بەڵێنی بە هاوڵاتیان داوە ڕۆژی دووشەممە محاولەیەکی دیکە بێنە ئەو شوێنەدای بنێن و واتە لە هەفتەی داهاتووە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت.